لهند وڵاتانی جیهان لە 50 و 60 کە علم تەقەدمی کرد معامل لە بۆ قازانجی خۆیان دیعایان لە بۆ شیری قۆدی زۆر کرد شیری قوتو کە بدەنە منداڵەکانیان بەڵام دەرسی ئەو منداڵێکەوە شیری قۆدی دەخۆن کە عمریان گەورە دەبێت ئەغلبیان تووشی زۆر نەخۆشی دەبن بە تایبەتی سوکەری بە تایبەتی زەخت لەگەڵ زەڵتەی قەلبی چۆ لە شیری دایک بێبەش بووینە لە منداڵیەوە بۆیە هیچ شیرێک نییە بگاتە شیری دایک لە ئیستفادەیەوە بەڵام شیری قوتوش ئێستا کە لە زۆر شوێنە هەدەی خۆین ئینسانی گەورە دەیخواتن سەوریەکەی هەرێکە بە ڕێژەیەکە بەڵام ئیدایک هەمووی خوای پەروەردگار پرۆتینەکەی سەوریەکەی شەکرەکەی لەگەر مادەکانی ناوی هەمووی بە ڕێژەیەکی وا داناوە ئەو منداڵە کاتێک گەورە دەبێتن ئەگەر ژینگە بیگۆڕی ئەگەر ناتووشی بە نەخۆشی کەمتر دەبێتن لە منداڵەکانی کە لەسەر شیری قوتو گەورە بووینە طبعا شیری استفادەی زۆرە لەو گەورانی ئەو شیرانێک ئێستا لە بازار هەنا بەڵام ئەوش دەبێت ئاگادار بین پێکاتەکەی بخینەوە بە ڕێژەیەکی زۆر نەخورێتن چونکە متأکد بە چاوریە زۆرەکەی لەوانێت تووشی قەڵەیمان دەکاتن شەکرەکەی لەوانێت تووشی بە سوکەریمان دەکاتن ئەوش پێویستە بە ڕێژەی تایبەت بخورێتەوە ئێستا وابزان باسی ئەوە نییەکەوە بە تەفسی باسکەن کات بخورێت چەند بخورێ و بخورێتن بەڵام شیر زەرورە ئینسان بین نابین بخواتن ئەگەر ماوەیەک لە 3 مانگ تێپەڕی شیرت نەخوارد دوایێ شیرت خوارد لەوان یەکسەر تووشی زگسوو دەبی یان تووشی قۆڵۆن دەبی لۆچکە مادەکێت ناو مەعدە ئینسان خوای پەروەردگار دروستی کردە پێدەن لاکتەیز یعنی هەرسکردنی شیر ئەگەر بینەک شیر نەخۆی چەند فترەیەک ئەو مادە ناو مەعدەی بزرە بیتن مەعدە دەرێ پێویست پێن یا دەماغ دەرێ پێویست پێن یا بزر دەبی کە شیری دەخۆی شیرەکە حەزم نابی یەکسەر چۆن خوارد هاتێتە خوارێ تووشی بە زگسوو قۆڵۆن و بەغازات و بەڕشانەوەی دەبیتن بۆیە پێویستە بین نابین بیخۆین بەڵام بەردەوامیش بیخۆی لەوانە توش بە مزعفات دەکات چونکە شیری قوتو پێکاتەکەەوە شیری دایک نییە شیری دایک هەمووی خوای پەروەردگار چونکە خۆی ژیانی ئەو منداڵەی کە ناتوانێت قسەی بکات کە خواردنی پێ ناخورێ بەو شیرەی 2 ساڵ ڕێک بەڕێوەی دەبا حتا منداڵ لە 6 مانگ یەکەم یەک قەتر ئای مەدەی سۆ شیر بەخۆی لەستا 80 ئاو پێویست ناکە ئای بدەیت چکۆ ئاو لەوانەی خاوێن نەبی بزەمە زۆر زادەڵێن شیری دایک بەلاشە منداڵەکە پارەی نادا دوێمە لە هەموو کاتی ئامادەیە پێویست بە حازرکردنی بڕۆ ئاوی گەرم کۆ بڕۆ شیری تێکۆ بڕۆ ڕاش لە قێن و لە مەمەیکە و پاک و خاوێنە لۆ ئەو مەمەیە ئەغلبێ لە پلاستیک دروست بووە ئەو شیرە گەرمە ئەوە دەکات کالێک دەکە لەگە ئەو پلاستیکە دەبتە مادەی ژەهراوی خاص ئەو مەمەکەی سەری ئەوی وەچی مەتەلەن گۆی مەمچی داشێ ئەو هەمووی مادەی کیمیاویە بۆیە شیری دایک بێ مەصرفە هەموو کات ئامادەیە شەو ڕۆژ هەر کات منداڵەکە گریا داشێت دەوی دەنێت و ئامادەیە پێویست ناکات هەر لە خێوش هەستی یعنی بۆیە بەڕاستی ئەو مۆزوعاتی زۆر مهمە بابەتی شیرکەوە گرنگی زۆری لە ژیانی ئینسانێ بە تایبەتی لە ژیانی منداڵ بە تایبەتتر لە هەفتەی یەکەم کە شیرەکە پێی دەرێن هەلەبە ئەگەر تەماشا قورئانیش بکەین حەلیب لە قورئان نەهاتیە ئەمە ئێستا پێدەن حەلیب ومەنیا ئەمە کەم هێدرێن لەبەن وەنیا چۆ لەمە مەماسیش دەرێن لە هەندە شوێنان لە قورئان لەبەن هاتیە لەبەنًا خالصًا سائغًا للشاربين وەنیا بەڵام حەلیب لەسێ لە کردداری دۆشینەکەی هاتیە مثلا دەرێ حیوانێکم دۆشی چ دەرێ يحلب البقرة مثلا کەواتە حەلیب لە چ هاتیە لە صفەتەکەی هاتیە بەڵام ناوەکەی بخۆی چییە لە قورئانی بە لەبەن هاتیە کە لە سورەتی نەحل باز دەکا و لە سورەتی باز دەکاتنکەوە لەبەن میهرەبانی دڵسۆزی و لێزانی